دووپاتەکەینەوە شاهیدی مێژوویەکی تاڵین کۆمەڵێک ڕووداوی نەخوازراوین. ئەمڕۆ شاهیدی ڕۆژانێکین کە مێژووی کورد پڕە لەم ڕۆژانە و زەویەک لەسەر زەویەک کە ناوی کوردستانە، بەڵام بۆ خەڵکانێک بە ناوی دینەوە وڵاتانی هاوپەیمان و لە دەستدرێژی وڵاتانی هەرێمی و وڵاتانی سەردەسەر لە ناوچەکەدا لە ڕۆژاوای کوردستان لە بەردەم هێرش و پەلاماری داگیرکاریدان دانیشتوانێک نەتەوەیەک کە بە ئاشتی دەژی بە ئاسوودەیی دەژی مافی هەیە بژی ئەمڕۆ لێ ناگەڕێن بە ئارامی بژی. بەداخەوە داگیرکاری تورکیا یەکەمین جار نییە بۆ سەر خاکی ڕۆژاوای کوردستان و پێشتریش لە ڕێگەی پەلاماردان و هێرشکردنە سەر شاری عەفرین کە بەشێک لە ڕۆژاوای کوردستانە ئەم داگیرکاری ئۆپراسیۆنە بەردەوامە. ئێمە وەک ئەکادیمیان و مامۆستایان و فەرمانبەران و خوێندکارانی کۆلێجی پەروەردەی زانستە مرۆڤایەتیەکانی زانکۆی سلێمانی لە سەی سادق ئیدانەی پەلامار و هێرش و لە شرکێشی سوپای تورکیا دەکەین بۆ سەر ڕۆژاوای کوردستان و هەروەها پەیامی پشتیوانی پەیامی پاڵپشتی بۆ خەباتی ڕزگاری خوازی کورد لە ڕۆژاوای کوردستان لە باشووری کوردستان و لە تەواوی پارچەکانی کوردستان دەردەبڕین و لە ڕووی مرۆیەوە هاوکارین پشتیوانین لە ڕووی معنەویشەوە هیوادارین هیوای سەرکەوتن و خۆڕاگریان بۆ دەخوازین. بەڕێزان بەشێک لە داگیرکارانی کوردستان لە دێر زەمانەوە لە قۆناغە کۆنەکانی مێژووەوە چاویان هەڵ نەهاتووە بە ئاسوودەی و ئارامی خەڵکی کوردستان لە هەموو پارچەکانی کوردستان لە وڵاتە زلێزەکانەوە بەداخەوە کە ئەوانیش بە جۆرەی بەرپرسیارەتی خۆیان بەشدارن پشتیان هەیە لە چاونوقاندن و گوێخەواندن لەو زوڵم و ستەمەی کە ئەمڕۆ لە خەڵکی کوردستان لە ڕۆژاوای کوردستان ئەکرێ، وەک چۆن لە باشووری کوردستان گوێیان خەوان لە پەلاماردانی شاری کەرکووک و ناوچەکانی تر لە 16 و 17 ئۆکتۆبەردا بە هەمان شێوە لەم ڕۆژ لە ڕۆژاوای کوردستان و پێشتریش ئەوان خۆیان بێدەنگ و کەڕ و کاس کردووە. ئێمە وەک مامۆستایانی زانکۆ فەرمانبەران و خوێندکارانی زانکۆ داوا دەکەین ڕێکخراوە نێودەوڵەتیەکان وڵاتانی زلهێز و خاوەن بڕیار ئەمڕۆ بە هەڵوێستی خۆیان ئابڕۆنەوە و بتوانن بەرگری بکەن لە حەقی خەڵکی ستەم لێکراو لە ڕۆژاوای کوردستان. داوای ئاشتی دەکەین، داوای ڕاگررتنی جەنگ دەکەین و پێمان وایە جەنگ بە هیچ شێوەیەک چارەسەر نییە. داواکارین پەیامی ئاشتی باڵ بکێشێ بەسەر ئەو بارودۆخەی کە ئەمڕۆ لە ڕۆژاوای کوردستان هەیە. داوای گفتوگۆ دەکەین، داوای زمانی و توێژ دەکەین لەبەرەوەی لە هەموو حاڵەتەکاندا چارەسەر تەنها گفتوگۆ پێکەوە ژیانە. جەخی لەسەر پێکەوە ژیان لەسەر ئاشتی لەسەر ماشی برایەتی گەلان بەسەریەکەوە لەسەر ئاشی پێکەوە ژیان دەکاتەوە. بۆیە هەر شتێک کە پێچەوانەی ئەم پەیامانێ بێبوان پێچەوانەی ئاینی پیرۆزی